مامۆستا دایکێک ئەگەر دوو بژاردە بدەیتە دەستی ئایا منداڵەکەت هەڵدەبژێری یان جارێکی تر شوو دەکەیتەوە و واز لە منداڵەکەت دێنی کامەی هەڵدەبژێرێ؟ هەردووچی پێویستە. کتابەکەم هەبوو کاتی خۆی لە ڕادیۆی بەرنامەم پێشکەش دەکرد لە قسمی عەرەبی سەحابیات حول الرسول عليه الصلاة والسلام. 74 ئافرەتی سەحابیەی تێدا بوو، هەر 74یان 2 یان 3 یان 4 جار شویان کردبووە. بەڵام کولتوری کوردەواری و کۆمەلگای کوردەواری زۆر بە خراپە کە هەڵەیەکی زۆر گەور زۆر بە خراپە تەماشای ئەو داچی نازدارانە دەکەن یان تەماشای ئەو ژنەی دەکەن کە مێردی مردیە و هەردووچی پێویستە. لێرە دەبێتە پێشبڕچێ و ململانی نێوان عەقڵ و عاتیفە، هەزر و فکر و سۆز، کامەی هەڵبژێری خۆی هەردووچیان پێویستن. مرۆڤ هەتا ڕۆخی قەبری پێویستی بە یەکترە، چ نێر و مێ، چ ژن و مێرد، چ پیا و ژن، هەتا مردنێ ژن پێویستی بە پیاوەکی هەیە، هەتا ڕۆخی قەبری پیاویش بە پێویستی بە ژنەکی هەیە. بەڵام ئەو ژنانەی کە لەسەر بە کوردەواری خۆمان دەرێن لەسەر مندارەکانی خۆی دانیشت و قوربانیدا باوشی پیاوی ڕەت کردەوە لۆ ئەوەی خزمەتی منداڵەکانی خۆی بکە و تام و چێژێک لە منداڵەکان وەردەگری و لە بەخێوکردن پەروەردگار. هەردووچیان پێویستن، بەڵام لە ژنێک لۆ ژنێک دەگۆڕێ. هەیە پێویستی بە مێردکردنە و کردیتیانەوەش. زۆر ژن هەیە مێردی مردیە بەخۆ بە منداڵک بە دوو منداڵی مێردی کردیتەوە و ئەو ژنەی کە داخوازی زۆریش دێ لە تەمەنێکی 27-28 ساڵی بە منداڵک بە دوو منداڵ هەتا بە بێ منداڵیش. کێشە گرفتەکە لە چییە؟ وەڵا شوبرای ئەگە مێردی دەکەوە ئیلا دەبی بە شوبرات بکەیتەوە، هەڵەیەکی گەورەیە، یعنی کاڵاکردنی ژن هەتا پاش مێردیشی بە بێوەژنیش هەڵەیەکی گەورەیە، زۆر گەورەیە. ئەگەر مێردی دەکەیەوە دەبی مندارەکان لە کنەمەدانەی ئەو جا مێردی بکەیەوە، ئەگەر مێردی دەکەیەوە ئیلا دەبی بە شوبرات بکەیەوە، ئەگەنا کە کێشەمانەیە و نمونەشمانەیە و کە شوبرایەکەش زارشکە غەدری دەکا وازی لێدن. لێ ئافرەت دەتوانی لۆ خۆی بڕیاری خۆی بدە، بابی و خەزوری و شوبرای نێنە ناو ژیانیوی، ڕێی نیشاندن بەڵام خۆی سەرپشک بکەن و ئافرەتی شەیە منداڵەکانیش سەرکەوتو بووە و بابی شەیە زۆر سەرکەوتوانە تەعامل لەگەر منداڵی ژنەکەی کردیە. جە نمونونەکە زۆر خۆشە، ژنێک 2-3 منداڵی هەیە، مێرد بە پیاوەکی دەکات کە ژنی مردیە 2-3 منداڵی هەیە، پاش 4-5 ساڵی 2-3 منداڵیان دەبی، تەلەفۆن لۆ مێردەکەی دەکات دەرێوەرە منداڵەکانی من لەگە منداڵەکانی تو لەگە منداڵەکانی مەبە شەڕدێن. تێدەگەی لە مەسەلەکەی منداڵەکانی من لەگە منداڵەکانی تو لەگەر منداڵەکانی هەردووکمان بە شەڕدێن. کێشەکە گرفتە، بەڵام ژن دەتوانی زۆر بە ئاسانی اختیار بدرێتە دەست خۆی مێردی بکاتەوە و سەرکەوتوش دەبی، لەوانەیە هەتا متەڵەقەش بی جیا بوویتەوە دەتوانی هەندێک غەڵەت هەیە لە مێردی یەکەم تووشی بۆ لە مێردی دووەم تووشی نابی سوودی لێ وەردەگری. لێ ئافرەت دەتوانی مێردی بکاتەوە و سەربەرزانش و ئەوەی کە خوا پێی خۆشەوە یاسا ڕێدەدا دەتوانی مێردی بکاتەوە یان هەڵی بژێری مێردە هەڵبژێری زۆر ئاسایی مێردی یەکەم و دووەم و سێمیش لۆ پیاو حەقی هەیە ژنی یەکەم بینی و تەلاقیدا ژنە چتکە بینی و مرد ژنە چتکە بینی، لێ ئافرەتیش حەقی خۆیتی و مافی خۆیتی، بەڵام بەدەستە خۆیتی خۆی سەرپشکە دەتوانی منداڵەکان بەخێو بکە و قوربانی بدا و خۆی بکاتە قوربانی کە منداڵەکان بەخێو بکە و خۆی مەحرومکە لە مێردکردنێ هەمووی سەرپشتی خۆیتی و بە خۆی بڕیار دەدا.